کرد لەگەڵ مێردەکەم هەموو ڕۆژێ نوێژکەم و بە تەنیا هیتر. و منیش خۆم 2 ساڵە الحەمدوللیلا 2 ساڵ و نیوە بووم بە ئیسلام. پێشوەی ئیسلام بووم باکستۆری real quick لێرە لەدایک بووم وەکو هەموو نەرویجەکانی تر بووم، یعنی بە مناڵی و هیچ دین و شتم نەبووە. دوایی شتێکی زۆر ناخۆش ڕووی هات لە ژیانمە، دایما نەخۆش بووم کە دەمە بێتاقەت بووم، نازانم بۆ بەسستە تێگەم چونکە خی گەورەڵێ بەس کە بیری منتان هەیە دڵتان ئیسراحەتەکە و من هەموو ژیانم قەت بیرم لەخوا نەکردوێتەوە و لەبەرەوە قەتیش دڵم ئیسراحەتی ناکرد تاکو ئەو ڕۆژە زۆر 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 لە مەسلحەت ئێکی ناخۆشێکە بووم و من نەمەویستی تر لەسەرم دنیا بمێنم. لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. الحەمدوللیلا دوای هەردووکمان دڵمان پڕ بوو، چاومان فرمێسکیتیا بوو، وتی حەزەکەم باوەشە پیا بکەم بەس ئینشاءڵڵا دەمێک زۆری نەماوە تاکو ئەتوانم باوەشە پیا بکەم. اینجا لەو دەقەیە وتمان ئۆکەی زەواجەکەین. دایک و باوکم بینی داوای کردم، دەستی باوکمی ماچ کرد، دایک و باوکم ڕازی بوون الحەمدوللیلا و 2 مانگیشی پێنەچوو زەواجمان کرد لە مزگەوت. حەفلەیەکی گەورەشمان نەکرد بەس چوین بۆ مزگەوت لەگەڵ عایلەکەمان و ڕەفیقین نزیکترین، دایک و باوکی ئەو، خوشک و برای ئەو، دایک و باوکی من، خوشک و برای من and close friends. دوای نیکاحەکەمان کرد، اینجا دوای چوون وەلیمەمان کرد لە مەطعەمێ نانمان خوارد و تەواو. اینجا چوین ماڵی خۆمان الحەمدوللیلا. لەبەرەی ئەو کاتێک هیچ یەکمان ناناسی، هەموو کەسێ وت ئێوە شێتن یەک ناناسن چۆن ئەتوانن زەواجکەن، بەس وتمان لەبەر خاتری ئەڵڵا سوبحانەهو وەتەعالا شووەکەین